کە دەڵێن دکتۆری باش ینی چی؟ یعنی ئەوە ناڵسو و کەوتی باش لەگەڵ نەخۆشەکە دەکا، یعنی ئەوەی کە دەتوانێت باش چارەسەریکە، دەتوانێت نینەکەی تەشخیصکە، دواتر دەرمانێکی شیاوی بداتێ و چاکی کاتەوە. ئەمە یعنی ئەوە ناباشە لەگەڵ نەخۆشەکە، باشە لەگەڵ نەخۆشەکە شتێکە و لێزانە لە نەخۆشی نەخۆشەکە و دەزانێت چۆن چارەسەریکە. ئەلێرا زۆر بە ئاشکراستی پێ دەکەی. لەوانەیە خراپ بێ لەگەڵ نەخۆشەکە، لەوانەیە قۆڵی ببڕێ، لەوانەیە شتانەگەیە بیکە، بەڵام چاکی دەکاتەوە، لێزانە دەزانێ ئەم منتقەی کە دکتۆرەکەیشی تیا دەکا، منتقە ئینسانیەکەی کێ نییە؟ ئینسانەکە نییە. لەوانەیە لەو فترەی ئەم دکتۆرە مامەڵە لەگەڵ ئەم ئینسانە دەکا، منتقە ئینسانیەکەی وێرانکە، بەڵام جسمی چاک کاتەوە. منتقە ئینسانیەکەی وێرانکە بەوەی کە وەکو کۆیلەیەک سەیریکە، بەوەی کە وەکو شتێک سەیریکە و ئەمیش لەویا لەبەر ئەوەی چاک بێتەوە، لەبەر ئەوەی هەست دەکا ژیانی لە دەستی ئەوایە، بێدەنگ بێ لەوەی کە ئەم ئاوا دەیکاتە کۆیلەوە بە کەیفی خۆی شتی ینی ئەمری بەسەرا دەکا. ئەلێرا چییە؟ بوونە ئینسانێکە ئەو کەسە دەکەوێتە خەتەرەوە. لە پێناو چییە؟ لە پێناو ئەوەی کە چاک بێتەوە. چکوێ چاک بێتەوە؟ خۆی نا، جەستەی چاک بێتەوە. بوونە حیوانەکەی، چونکە تۆپ لە منتقەی بوونە بایۆلۆجیەکەی ئینسانە هیچ دەکات، ناتوانێت بچێتە ناو منتقە بوونە عەقلیەکەیەوە. مێشکی ژەر بایۆلۆجیایە و ئەوە ئینسان هوشیار دەکات مێشک نییە، چونکە ئەگەر مێشک بوایە حیوانیش مێشکی هەیە، فیل مێشکی ئەوەندەیە. ئەمە ئیشی مێشک نییە. مێشک تەنها عاز دەنێرە و ئەم شانەڕێک دەخا. ئەوانەی لە دەرەوە کە ئەوە مێشکە فەرەزەن مست کە سارە لێ دەخڕم لە دەرەوە شتێک ئاماژەیە کە یەکسەر مێشکم دەیخوێنێتەوە و دەینێرێ بۆ جەستەم و جەستەم ئەو ئەرسو کەوتە بەرامبەر ئەوەی کە هەیە دەیکا. ئەمە شتێکی ئامێریە، هەر ئامێرێکی تریش دەیکا، وەکو چۆن دەرگایەکی ئۆتۆماتیکی کە تۆ دەچیتە بەردەمی، کە چوویتە بەردەمی ئەوە دەخوێنێتەوە کە تۆ لە بەردەمیایی بۆ دەکرێتەوە و دووریش کەوتیتەوە بۆ خۆی دادەخرێت. ئەمە شتێکی ئامێریانەیە. دکتۆرەکە ئەگەر بێت و ئینسانیان ینی بوونە ئینسانیەکەی دەرکەوێ، دەبێت لە چاکردنەوەی ئەم نەخۆشە مامەڵەکردن، ینی نەخۆشیەکە ئامانج نەبێت جەستەکە، بوونە ئینسانیەکە ئینسانەکە ئامانج بێ. ینی لە ڕێگەی ئەمەوە بوونی ئینسانیانەی ئەو ئاشکرا بێ دەرکەوێ، زەمینەیەک بێ بۆ دەرکەوتنی بوونە ئینسانیەکە. بە معنایەکی تر پیشەکە چی بێ؟ پیشەکە مەجالێک دروستکا بۆەوەی ئەو چاک بێت، بۆی چاکی خۆی لەویا ببینێتەوە، بۆی ئەو ببینێ بزانێ ئەرێت دەتوانێت چاک بێ یا نا. چاک بێ لە چاکردنەوەی نەخۆشیەکە نا، چاک بێ بەوەی کە کەوتوەتە ناو پەیوەندی و کەسێک کەوتوەتە بەردەسی، کەسێک کەوتوەتە بەردەسی، کەسێک هاتووەتە بەردەم ئەم لە دەستی ئەمایە. ئەم لێرا بوونە ئینسانیەکەی چۆن ئاشکرا دەبێت. تاوان لەبەرەوەی ئینسانەکان گرنگی بەوە نادەن بوونە ئینسانیەکەی چی لێ دە و چی لێ نایە، و دایمە چاوی لەوەیە چاک بێتەوە، نەک چاوی لەوەیە ئەرێ ئەم دکتۆرە بوونە ئینسانەکەی وێران دەکایانە. پیشەیەکان وایان دەزانی، هەر ئەم پیشەیان دەزانی، ئەمیشیان دەزانی، وایان دەزانی ئەوەی کە ئەوان هەموو شتێک دەزانن. لەبەرەوە مادام لێرە دەتوانێت نەخۆشەکە فەرەزەن چاکاتەوە، دەبێ دەشتوانێت چی بکە؟ بڕیاری ئەوەشی بۆ بدا کە چۆن هەرسو کەوت بکە و بڕیار لە ژیان لە شتەکانی تیشی بدا. بۆچی؟ چونکە مادام لێرە ئاشارەزایە یعنی هەموو شتێک دەزانێت. تاوان سۆفستایەکان ئاوان سۆفستایەکان پیان وایە هەموو شتێک دەزانن، و سوکراتیش پێی وایە تواناکانی ئینسانەکان جیاجیان هەر کۆمەڵە ئینسانێک لە مەجالێکا دەتوانن بزانن، و سۆفستایەکان کە دەڵێن هەموو شتێک ئێمە هەموو شتێک دەزانین، دەتوانین فێری هەموو شتێکتان بکەین، لە ڕاستیە ئەوەی فێریان دەکەن زانینەکە نییە، زانین نییە. ئەوەی فێریان دەکەن ئەوەیە کە دەتوانن وایان لێ بکەن لای خەڵک وا ببیندێن کە ئەو شتە دەزانن، وا ببیندێن. ئێستا لە جاتیەوەی خەڵک وا بکە یەک سیستەمە دەیە، شەهادەت پێ دەدا. شەهادە یانی چی؟ کە شەهادەی دا ئەمە موهەندیسە یانی چی؟
یعنی وای کرد کە وا ببین شتێکەیە دەیزانێ لە کاتێکە نایزانێ